هەر لەسەر بەشداری شاندی دەستەی گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارەمی پێشەنگای گەشتیاری لە مەدریدی پایتەختی ئیسپانیا و هەماهەنگی و هاتنی گەشتیارانی بیانی بۆ هەرێمی کوردستان لەگەڵ میوانمان گفتوگۆی زیاتر ئەکەین کە ئیبراهیم عەبدولمەجید گوتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان میوانی کوردستان 24 بەخێر هاتی. سپاس بۆ تۆ کاک ئیبراهیم. گرنگی بەشداری شاندی دەستەی گەشت و گوزار بۆ ئەم جۆرە پێشەنگان بە تایبەتی پێشەنگانی و دەوڵەتیەکان چ گرنگیەکی هەیە بە تایبەت لە پێشەنگای گەشتیاری مەدرید؟ بەڵێ دیارە لە چوارچێوەی استراتیژەتی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامانجی زیاتر ناساندنی هەرێمی کوردستان وەکو ڕووگەیەکی گەشتیاری لەسەر ئاستی ناوچەکە و جیهان هاوکات زیاتر ڕاکێشانی سەرنجی گەشتیارانی نێودەوڵەتی کۆمەڵەیەک ڕێکار و هەنگاوی جیاواز جیرانە بەر کە سەرڕای ئەو پەرەپێدانێکە لە ڕووی ژێرخانی کردی گەشتیاری هاتەکایەوە و پەرەپێدانی زۆرە جیاوازەکانی گەشت و گوزار و فرەچەشنکردنی چاڵاچێ گەشتیاریەکان هاوکاتێکێ لەو هەنگاوانێک کە جیرانە بەر و کاریگەری زۆر پۆزەتیڤی هەبوو ئەویش بەشداریکردنی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار دەستەی گەشت و گوزار بوو لە پێشانگە و کۆنفرانس و کۆربەندە نێودەوڵەتیە گەشتیاریەکان دیارە ئەو لەو چوارچێوەیەدا لە چەند ڕۆژی داهاتوودا شاندێک کە پێک دێ لە کەرتی گشتی و کەرتی تایبەت بەشدارە بن لە یەکێ لە کۆمپانیا هەرە بەناو بانکەکانی گەشتیاری لەسەر ئاسی دنیا کە پێشانگای گەشتیاری فیتورە لە مەدرید ئەو پێشانگایە زۆرجار بە دووەم پێشانگا لەسەر ئاسی دنیا لە ڕووی گرنگیەوە لە ڕووی گرنگی گەشتیاریەوە دەناسێنرێ بۆم ساڵەکە 155 وڵات بەشدارن ئەوە نزیکەی 10,000 کۆمپانیا و دامەزراوەی گەشتیاری لە سەرانسەری جیهانەوە لەوێ بەشدارە بن و چاوەڕێ دەکرێت کە زیاتر لە 255,000 سەردانی کار سەردانی ئەم پێشانگایە بکە. گرنگی ئەم پێشانگایە ئەوەیە کە هەرێمی کوردستان لە پاڵ وڵاتانی تری دنیا ئەوانەی پێشکەوتن لە بواری گەشتیاری ئامادەجی دەبێت لەسەر شانۆی بە بازارکردن بۆ ئەوەی بتوانین ئێمە لە نزیکەوە لەگەڵ کۆمپانیا و دامەزراوە گەشتیاریە نێودەوڵەتیەکان بکەوین. ئەمە چۆنەکەن بە دەرفەت بۆی کە هەماهەنگی نێوان گەشتیاری هەرێمی کوردستان و کۆمپانیەکانی گەشتیاری ئیسپانیا ئەنجام بدەن چ جۆرە هەماهەنگیەکەکەن لەم پێشەنگایە؟ بەڵێ دیارە لەم پێشانگایە هەروەک ویستم بڵێم کە دەرفەتی زێڕین بۆ ئەمێدێتە پێشکە لە نزیکەوە لەگەڵ کۆمپانیا و دامەزراوە گەشتیاریەکان لەوێ دانیشتن بکەین و گفتوگویان لەگەڵ بکەین هەوڵ بدەین کە هەرێمی کوردستان وەک ئەوەی کە هەیە بۆ نمونە لە ڕووی ئاسایی شتە ناهیەوە بە کۆمپانیا گەشتیاریەکان و بە گەشتیاری نێودەوڵەتیش بناسین خۆمان زانین بۆ پێکە هەرێمی کوردستان بەداخەوەکە لە چوارچێوەی وڵاتی عێراقش بەردەوام بەو هەواڵانە بەناوبانگە لەسەر ئاسی میدیا جیهانیەکان کە زۆرجار نیگەرانی لای گەشتیاری نێودەوڵەتی دروست دەکەن بۆ یەکێ لە ئاماجە سەرەکیەکانی بەشداریکردنیش هەرێمی کوردستان لەم جۆرە ئیڤنتانە ئەوەیە کە بتوانین ئەو تەمی گومانەی کە لە لای گەشتیار هەیە بیڕەوێنینەوە ینی پێیان بڵێن سەرڕایەوەی هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقدایە بەڵام لە ڕووی ئاسایش و تەناهیەوە باردۆخەکە ئێجگار لەبار و گەشتیاران دەتوانن بێن بە سەلامەتی گەشتەکانی خۆیان بکەن و هەر لەم چوارچێوەیەشدا دیارە تەنها ئەم پێشانگایانی ئێمە بەشداریەکەین دەبێت لێ ڕایبگەێنم کە لە خۆی ئەو پێشانگای لە 21 مانگ تا 25 مانگە بەڵام 26 مانگ کۆربەندێکی گەشتیاری بۆ یەکەم جارە ئەنجامەدە لە نێوانی هەرێمی کوردستان و ئیسپانیا کە لەوێ بە بەشداری وەزیری گەشت و گوزاری وڵاتی ئیسپانا بێ دیارامەش ئەوە ئێوە کۆربەندەکە لەوێ بەشدار بوون بیرتان لەوە کردوەوە کە پێشەنگایەک یا کۆربەندێک لەو شێوەیە لە هەرێمی کوردستان ڕێک بخەن ئێوە ئەو جۆرە کۆمپانیانە بانکێشکەن بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ دیارە بەهۆی ئەو گرنگیەی کە ئەو جۆرە کۆربەند و پێشانگە گەشتیارانە هەیەە بەدڵنیاییەوە لێرەش ئەنجام بۆ منە پارساڵەکە بە بەشداری ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشانگای گەشتیاری میتەکس لە شاری هەولێر کرایەوە کە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەوێ وتەیەکی پێشکەش کرد هەر لە وتەکەیدا ئاماژەی بە گرنگی ئەم جۆرە ئیڤنتانەدا بۆ ئەوەی ئێمە بتوانین زیاتر هەرێمی کوردستان بناسێنین بەدڵنیاییەوە سەرڕای ئەوەی کە ئێمە دەچین لە دەرەوە بەشدارەکەین و لێرەش لە هەرێمی کوردستان لە ئیستاوە پلانداندرێ بۆ ئەوەی لە ناوەڕاستی ئەم ساڵەکە پێشانگای نێودەوڵەتی گەشتیاری لە شاری هەولێر ئەنجام درێ بە بەشداری ژمارەیەکی ئێجگار زۆر لە وڵاتانی کە لە بواری گەشتیاری چەند کۆمپانیای گەشتیاری هەن کە گەشتیاری بیانی ئەهێنە هەرێمی کوردستان و ئەو ئاسانکاریانەی کە کردوتانە بۆی کە ئەو کۆمپانیانە زیاتر بتوانن گەشتیار بێن هەرێمی کوردستان؟ دیارە لە هەرێمی کوردستان نزیکەی 700 کۆمپانیا و نووسنگە و بریکاری گەشتیاری هەیە و بەشێکی لەمانە گەشتیار دەهێنن بۆ هەرێمی کوردستان ئەوەی کراوە هەروەکو لە سەرتاش ئاماژەم پێدا لە سەردەمی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی ئێجگار زۆر بەم کەرتەدرا
و بیر لەوە کرایەوە کە لە پاڵ زیادبوونی ژمارەی ئەو گەشتیارانەی کە لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە دێن بتوانین ژمارەی گەشتیارانی نێودەوڵەتیش بەرز بکەینەوە ئەویش لەبەر ئەو گرنگجێک کە گەشتیارێکی نێودەوڵەتی هەیەی بۆ وڵاتە گەشتیاری نێودەوڵەتی دراوی قورس لەگەڵ خۆی دەهێنێ گەشتیاری نێودەوڵەتی زیاتر دەمێنێتەوە و زیاتریش خەرجەکە بۆیە یەکێ لەو ڕێگانێک کە جیرانەبار ئەویش ئاسانکاری بوو لە پێدانی ڤیزا بە بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستادا گەشتیارانی نێودەوڵەتی پێویستیان بە وەرگرتنی ڤیزای پێشوەخت نییە ڕاستە خۆسەرداری هەرێمی کوردستانەکەن لە دەواازە نێودەوڵەتەکان و فڕۆکەخانەکان تاوی ڕێکارەکانیان بۆ دەگیرێتە بەر سەرڕای ئەو ئاسانکاریە کە لە ڕووی لۆجیستیەوە لێرە وەکو حکوومەتی بە پێشکەشی ئەو گەشتیارە نێودەوڵەتیان و کۆمپانیایان ئەەکەین وا دەمێ ئەوش ڕابکەین بەڕاستی بەهۆی گرتنەبەری ئەو ڕێکارانە لەلایەن لە سەردەمی ئەم کابینەی هەروەها پەرەپێدانی ژێرخان کە دیارە گەشت و گوزاری هەموو جار دەڵێن کە لە سەردەمی کابینەی نوێم کردی گەشتیاری بە سەردەمی زێڕینی خۆیدا تێپەڕیوە ژمارەی گەشتیارانی نێودەوڵەتی دەمەوێ ئاماژە بۆ مژەمەوە پرسیارەکەم لە سەدا چەندی ئەو گەشتیارانەی کە دێن گەشتیاری بیانین چووکە وەک ئاماژەت پێکردم دراوی قورسیان پێ هەم زیاتریش ئەبێنەوە لە سەدا چەندی ئەو گەشتیارانە گەشتیاری بیانی دیارە ساڵانی زوو ژمارەی گەشتیارانی نێودەوڵەتی لە کوی ئەو گەشتیارانەی کە دەهاتن بۆ هەرێمی کوردستان لە نێوانی 10 بۆ 150 بوو بەڵام خۆشبەختانە لە سەردەمی کابینەی نوێم کە گەشت و گوزار خرايە ئەولەویەتی کارنامەکە ئەوەی گرنگ بوو و مای خۆشحاڵی بۆ ئەوە بوو کە ئەو ئەولەویەت پێدانە تەنها لە چوارچەوەی گفتار نەمایەوە بەڵکو لە ئەرزی واقع ڕەنجی دایەوە زیادبوونی پرۆژە گەشتیاریەکان بە بازارکردنیەکی زیاتر جۆرا و جۆربوونی چاڵاچێ گەشتیاریەکان پەرەپێدانی جۆرە جیاوازەکانی گەشت و گوزار ئاسانکاری بۆ گەشتیاران ئەمانە هەموو وایان کرد کە لە ئێستادا ئێمە بە شانازیەوە ڕای بگەینین کە لە کۆی ئەو گەشتیارانی ساڵانە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن 125 ئەوانن کە لە دەرەوەی سنوورەکانی عێراقەوە دێنە هەرێمی کوردستان و پێیان دەگوترێ گەشتیاری نێودەوڵەتی و ئاڕاستەکە بەو بارەیە کە ئێمە بتوانین هێشتا ئەو ژمارەیە زیاتر بکەین هەموو مقاوماتێکی بەهێزیشمان هەیە سەرڕای سروش مادەم ئەو مقاومەتە بەهێزانەمان هەیە ئەبێ مقاومەتێکمان هەبێت کە زۆر سەرنجی گەشتیار ڕاکێشێت کام خاڵەیە لە هەرێمی کوردستان وای کردو گەشتارێکی زیاتر ڕووبکاتە هەرێمی کوردستان و سەرنج ڕاکێشە لە هەرێمی کوردستان بنەمای ئێجگار زۆر و بەهێزن کەوا بکە گەشتیاران ڕاکێشێ بۆ سەرڕای ئەو سروشتە جوان و دڵڕفێنەی هەیە ئەو مێژوە دەوڵەمەندەی کە هەیە هەرێمی کوردستان لا کەی شارستانیەتە و ئاسایش و تەناهیەکی ئەوتۆ هەیە کە زۆرجار هەرێمی کوردستان بە شانازیەوە تەمان بە سوپاسەوە بۆ پاڵەوانانی دابینکەری ئەم ئاسایشەی هەیە کە هەرێمی کوردستان جێگە فۆکەسی میدیا نێودەوڵەتیەکانە بۆ منە لە ماوەی نزیکی ڕابردوودا هەولێر لەسەر ئاستی کیشوەری ئاسیا بە باشترین شوێن هەڵبژێردرا بۆ گەشتی گەشتیاران لە ساڵی 2026 ئەم دەست نیشانکردنە تەمان لەخۆوە نەبووە کۆمەڵێک کراتیریا و پێوەەر هەیە کە لەلایەن کەسانی پسپۆڕ و ئەکادمیست لە بواری گەشتیاری دەگیرێتە بەر بۆیە ئەموم قەوماتێکی بەهێزمان هەیە لە هەرێمی کوردستان سەرڕای زۆربوونی پرۆژە گەشتیاریەکان ئەو سروشتە جوانی هەیە وڵاتی چواروەرزەیە و هەروەها ڕوحەتێکی جوانی میوانداری کردنیش لەلایەن گەلی کورتەیە کە ئەمەوای کردو بێتە خاڵێکی بەهێز و بەردەوام جێگە فۆکەسی گەشتیارانی نێودەوڵەتی لە ئێستادا دەمەوە بڵێم کە جۆرێکی گەشتیاری لە هەرێمی کوردستان خۆشبەختانە ئێمە دەیبینیم کە زیاتر گەشتە دەستێن ئەویش هاتنی گەشتیارانی نێودەوڵەتیە بە ئۆتۆمبیلەکانی خۆیان واتە وەکو گەڕیدا ئەم جۆری گەشتیارانیشمان زۆر بەکەمە کاریگەری زۆر زیاتری هەیە لەسەر هەم زیاتر ناساندنی هەرێمی کوردستان و هەمیش هاندانی ژمارەی زیاتر لە باشە زانیمان کە چەند خاڵێکی گرنگ هەیە کەوای کردو هەرێمی کوردستان شوێنێکی سەرنج ڕاکێش بێت بەڵام هەر گەشتیارێکە سەردانی وڵاتێکە کا بێگومان بۆ ئەوی کە کولتوری ئەوێ ببینێت و جگەلەوە تامی ئەو خواردنانە بکات کە لە وڵاتە بۆ ئەو هەیە کە نائاشنایە بۆ ئەو خواردنانی کە لە هەرێمی کوردستان کە بە تایبەتی خواردنە کولتوریەکانن چ جۆرە خواردنێکن بەو پێیکە گەشتیارێکی بیانی ڕووەکاتە هەرێمی کوردستان و ئاماژەت پێدا لە 150 زیاترن ئێستا چ جۆرە خواردنێک بووە کە گەشتیاری بیانی بەدڵی بووە بەڵێ دیارە بابەتی زیاتر ناساندنی کولتور هەروەها خواردنە کوردەوەرەکەن کە دیارە گەلی کورد لەمەشدا بەڕاستی زۆر دەوڵەمەندە هەر ناوچەیە و تایبەتمەندیەتی خۆی هەیە هەر ناوچێ و جۆر و شێواز خواردن تام و بۆی خواردنەکەی جیاوازە ئەمەوەی کردو ببێ بە خاڵێکی بەهێز بۆیە لەو فیستیڤالانی کە ئێمە چەند ساڵێکە دەستمان پێ کردووە لە سەرانسەری هەرێمی کوردستان بە تایبەت کە لەگەڵ هاتنی وەرزی پاییز و داخل بن بۆ ناو وەرزی زستان ئێمە ئەنجامیانە دەن بۆ پێیەکە ئەم دوو وەرزە لە تەواوی دنیا وەرزی سستبوونی گەشتیاریە بۆی ئێمە دەمانەوێت قەرەبووی ئەمە بکەینەوە بە ئەنجامدانی ئەو فیستیڤالانە بەوەی سەرنجی گەشتیاران ڕابکێشن لەو فیستیڤالانە بەشی سەرەکی
پێک دێ لە خستنە ڕووی خواردنە کوردەواریەکان واتە ئێمە ئامانجی ئێمە ئەوەیە کە خواردنە کوردیەکان بە بڕاند بکەین لەبەرەوەی خواردنەکانی ئێمە بەپێی پشت بەست بەو فیدباکەی کە ئێمە بە تایبەت لە گەشتیاری نێودەوڵەتی وەریەگرین خواردنەکانمان لە ئاسێکدان کە دەتوانین بە بڕاندیان بکەین وەوا بکەین ساڵانە ژمارێکی ئێجگار زۆری گەشتیار لە سەرانسەری جیهانەوە بێن بۆ هەرێمی کوردستان تەنها بۆ تامکردنی ئەو خواردانەی کە خانم و شێفە دەستڕنجینەکانی ئێمە ئامادەکەن. ئێمە سپاس دەکەین گوتەبێژی دەستەی گەشتوگوزاری هەرێمی کوردستان بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید میوانی کوردستان 24 سپاس بە ئامادەبوونی. زۆر سپاسان.